ئەزیزان فێربوونی زمان بۆ هەندێک کەس حەز و خولایە، بەڵام بۆ هەندێک کەسی تر پێویستیە و پێویستە فێر ببێت. بەتایبەتی ئەو کەسانی کە کاریان بەدرەوەی وڵات هەیە، جا بۆ دەرهێنانی جنسیە بێت، بابەتی زەواجکردن بێن، هەندێک کەسمان هەیە بۆ خوێندن و چەندین بابەتی تر. ئەمانەی ئەمڕۆ بزانین ئاستەکانی چین، چۆن کەسێک ئەتوانێت دەست بکە بە خوێندنی ئاستەکانی زمانی بۆ نەبیانی و بتوانێت تاقیکردنەوە جیهانیەکان ئەنجام بدە و تیا سەرکەوتوو بێ. بێگومان بە مەبەستەش میوانداری مامۆستاکمان کردووە کە ئەویش خاتوو شانە و کازمە ڕاهێنەری تاقیکردنەوەکانی زمان. بەخێر بێ خۆنیا خان تۆ بینە چۆنە لەگەڵ جگە لە زمانی عەربی بەزام خوێندنی تۆ زمانی عەربی بۆ فولە، بە جگە لە زمانی عەربی بینە چۆنە لەگەڵ ئینگلیزی و تورکی و لەگەڵ ئینگلیزیە باشم تێگەم بەس یانی قسەکە نەکە کێشەمانە ئەوەی کە خۆدوتر لە پێشەکەیکە بۆ خولیا و هینەیان تۆش بە تەمای ئینشەڵا بڕێ بە ئەوروپا؟ نەوەڵڵا هەر بە خولیا حەزم ئەوروپانی. مامۆستاگیان بابزانین تاقیکردنەوەکانی زمان مەبەستمان چییە؟ ڕاستی ئەم بابەتە تا حدێک با بڵین تازەیە، ئەتوانین بڵین هەندێ لە کۆمەڵگات جاری پێی ئاشنانیە بە حکمی ئەوەی با بڵین ڕۆشتن بە دەرەوەی وڵات زیاتر بە ڕێگەی نایاسایی و قاچاغ بووە، بەڵام ئێستا خەڵک بە دوای ڕێگەیەکی سەلامەترە ئەگەر ئەوش بریتێ لە ڕێگای یاسایی، ئەم ڕێگەیانەش بریتێ لە ڕێگەی ڕۆشتن لە ڕێگەی ڤیزای زەواجەوە، ئەو تایبەت بۆ ئەو کەسانەی کە هاوسەرگیریەکەن لەگەڵ هاوڵاتێکی وڵاتی خۆمان، بە تایبەتی کارەکانی من پەیوەندی بە وڵاتی بەریتانیا هەیە، چکەوان مەرجی سەرێکیان توانستی زمانی ئینگلیزیەکە و شەهادە هەت بێت کاتی سەفەرەکەی بۆ وڵاتەکان، ئەمیش لە بەرژەوەندی خۆتە بۆی کە کاتێ ئەچیتە ئەوێ بەڕاستی بەبێ زمان تۆ چیەکەی، چۆن کارەکانە بڵین جێبەجێەکەی، ئەمیش ئەم مەرجەی داناوە. اینجا بۆ چەند مەبەستێک با بڵین ئیمتیحانە ناکرێ، وەکو ڤیزای هاوسەرگیری، هەچ کەسێ زەواج بکە ئایا کوڕ بەیان کچ بێ وڵاتی بەریتانیا پێویستە پێش ئەوەی بڕات و معاملات کە تەستی زمانی ئینگلیزی بکە. اینجا ئەس بۆ ئاستە گۆڕێ ئەو کەسی بە ڤیزای زەواج ئەڕوا فەرقی هەیە لەگەڵ کەسێک کە بە ڤیزای کارکردن بڕوە، چکە بۆ ئاستەکانی زمانی ئینگلیزی جیاوازیان هەیە. زۆر باشە. مامۆستا لێرە ئەوانەی کە بەڵێن توێژینەوەکەن لە ناوەندە ئەکادیمیەکان بۆ نمونە بەحسەکەن لە زانکۆکانە، تاقیکردنەوەیەکی ئیکەن پێوتێت تۆفڵ بۆ زمانی ئینگلیزی، ئەوە ینی مەرجە. ئەم بابەتە بۆ ناوخۆیە و بۆ بابەتێکی علمیە جیاوازە لەم تاقیکردنەوەی لە هاتووی زمانەکە بۆ بۆنە بۆ وڵاتانی دەرەوە بە تایبەت بۆ بریتانیا؟ بەڵێ زیاتر تایبەتە بە وڵاتی ئەمریکا، ئاڵسەکە گەڕێتە بۆ وڵاتی بەریتانیا. باشە، ئاڵسەکە قبول کراوە بۆ بابەتی دراسی. بەڵێ و هەروەها لێرەش کراوە بە مەرجی خوێندنی باڵا، ئەگەر هاتوو بۆ ماستەر بێنی یاخود دکتۆرا بێنی پێویستە ئاستی زمانی ئینگلیزیەکە لە ئاستی ئاڵسا بێت. دەش بەڕاستی ئاستێکی با بڵێن ئەدڤانسە، ئاستێکی زۆر بەهێزە، زۆر ئەکادیمیە. یعنی ئەگەر یەکی بڕوانامەی هەبێت لەوەیە دەرچوو بێ، پێویست بۆ من ناکە ئەمی کە جەنابەت باست کرد بۆ زەواج بێ یان بۆ سەردان بێ گەشتیاری بێ بۆ بزنس بێ، هەر ئەبێ بیکات، چکە مەرجە بەڕاستی. باشە مامۆستا مەرج کاتێک کەسێک یانیەیە فێری زمانەکە بێ یەکەم جار بەچی دەست پێ ئەکات؟ ئایا بۆ منهەجێک هەیە ئێوە پرۆگرامی و خۆشبەختانە هۆنیا خان لە وڵاتی ئێمە زمانی ئینگلیزی بەشێکە لە بابەتەکانی قوتابخانە بە بەراورد بە زمانی ئەڵمانی کە لە ناو خوێندن و دراسی ئێمە نییە. هەروها بە وڵاتی ئەڵمانیاش ئەمە پێویستە ئیمتیحان بکەین، بەڵام ئەو کەسانی کە ئەچون بۆ وڵاتی بەریتانیا ئاسانترە لەبەرەوەی ئێمە خۆمان لە خوێندنی خۆمانە ئێستا سوپاس بخوالەیەکی سەرەتایە توانین لە باخچەی ساوایانەوە زمانی ئینگلیزی خوێندەکەوە تێ بەتعریفمان کردووە لەگەڵ زمانەکە، وەکو لەوەی کە ئەڵمانی ئەم بەیشە ڕێنووس و با بڵێن زمانەکە هەر پێی ئاشنانی، بۆیە ئاسانترە بە تایبەتی ئەوانەی کە بڵێن ئاستێکی خوێندنی باڵایان هەیە وەکو زانکۆ یاخود پەیمانگاکان بە ئاسانی ئەتوانن دەست پێ بکەن لە ئیمتیحانە. سەرەتا ئێمە پلیسمنت تێستیان بۆکەین، ئەوش ئاستی هەڵسەنگاندنی ئینگلیزیەکەیەتی لە چه ئاستێکا دەرەکە، ئایا بیگنەرە با بڵێن ئینتەرمیدیێتە ئینتەرمیدە ئەپەرە، بەم شێوەیە ئاستەکەی بۆ دیاریەکەین لە چەند بەشێکی زمانی ئینگلیزی وەکو ڕیدین و ڕایتین و لیسنینگ و سپیکین هەڵسەنگاندنی بۆکەین بەپێی کۆمەڵە پرسیارێک. ماوەیەکی دیاریکراوی هەیە بۆ خوێندنی کۆرسەکان؟ بەڵێ بۆ هەیە ئاستی کزەز لە ئاستە کزەکانە دەرەچێت پێویستی بۆنمە بە 6 مانگە لانی کەم بۆی بتوانین کۆنتڕۆڵ ئیمتیحانەکە بکە دوایی، هەیە بۆ ئاستی بەهێزە 3 مانگی پێویستە ئەکرێتەوە سەر ئاستی زانیاری کەسەکە و مستاواکەی خۆ. باش، ئەم خولانە ئەم تاقیکردنەوەی کە ئێوە ئەنجامیان ئۆنلاینە یا فیس تو فیس شوێنەکە بەردەستە؟ ئەمە یەک. دووهەم تا چەندێک ئەوانەی لای ئێوە دەرچوون لە تاقیکردنەوەکان
ئاچەمە لە تۆڕە کۆمەڵاتەکان هەندێک نمونەم بینی بەڵام تا چەند ئەوانەی دەرچوون لای ئێوە گرفتیان بۆ دروست نەبوو لە بەریتانیا و ئیشەکانیان ماشی بووە والله ئەوان زیاتر بۆ تێپەڕاندی معاملاتەکانیانە بۆ دەرەوەی وڵات بەڵێ چونکە ئیمتیحانەکە با بڵێن تۆ ئەگەر بتێ ئالسکە یاخود لانگویج سێرتکە یاخود سکیلز فۆر ئینگلیشکەیت تۆ ناتوانانی لە ماوەی بڵێن 3 مانگە ئەمە ڕاستیە کە پێویستە خەڵک بیزانێ تۆ ناکرێ بڵێ من لە ماوەی 3 مانگە بە باشی فێری زمان ئەبم چکار بۆ خۆی زمانی کوردی مناڵ سەرەتا ڕستە کورد فێرە بێ یان وشە فێرە بێ کە تەمەنی ئەگاتە 4 ساڵ و 5 ساڵ اینجا ئەتوانێت زمانێکی ڕێک و پێک قسە بکات و باسی ڕابرد و باسی داهات و باسی ئێستا ئۆشتانە بکە بۆیە بەڕاستی زمانێکی پارا و کە بتوێ فێربیت لێرە ئیمتیحانەکە ئەکەی شەرت نییە زمانەکەت باش بێ بەڵام ئەم ئامادەکاریە زیاتر بۆ تێپەڕانی باڵین زمانەکە و خاتونانی یەنە لای ئێوە بۆ مەسایلەی زەواج ویزای سپاوز ویزا باشە بیوەنی پێوترۆنیە ئەیوان بیوەن ئاسانترین ئاسیانە باشە ئەمانە زۆرینیان سەرکەوتوو بوون کە لای ئێوە سەرکەوتوو بوون لەوێش سەرکەوتوو بوون بەڵێ ئەتوانین بڵێ ئاستی ئەیوان کە بۆ ویزای هاوسەرگیری ئەکرێت زۆر ئاسان و خۆشە پێگە لە بابەتەکانی ڕۆژانە بۆ نمونە ئەم ئافرەتەکە لێ بەدایک چۆن ناڵەکەی بتوانێت داخڵکە لە مەکتەب چۆن قسە بکە یانە چێ بۆ لای دکتۆرەکەی چۆن حاڵەتەکەی خۆی تێگەنیەکە نەخۆشە یانە چێتە بانکێک پارە ڕائیگەشیان ئەچێتە بۆ نمونە دوکانێک چۆن معاملە بکە بە زمانی ئینگلیزیان لە بەرژەوەندی خۆیەتی بەڵێ سوپاس بخوا بەتاواکردنی ئاستەکە و هەروەها دەرچوونی شەهادەکەی ئەتوانی ئیشەکان سەرەتایەکانی خۆ ڕاپەڕێنە لە وڵاتەکە مامۆستا مەرجەکان چین بۆ ئەوەی کە کەسێک قوڵی بۆ بێتەوە زۆر جار کێشەی ئەویان هەیە و کەسانی کە تەقدیمەکەن بەتایبەتی بۆ زمانەکەش لایانی زمانەوانیەکە تۆزێ جیاوازە بە بڵێن لە قوبوڵکردنی فیزە و ئەوانە چونکە ئەم ئەگەر هەر دەرچوو لە ئیمتیحانەکە ئیتر کێشەی نیە وەکو لایانی زمان چونکە ئەم شەهادەکەی باوەڕپێکراوە لەلایەن مؤسسەی هۆم ئۆفیسەوە کە سەر وڵاتی بەریتانیایە کە ئیتر بالفعل ئەم ئینگلیزیە زانی و کێشەی نییە قوبوڵەکە لایەنێکی تری یاساییە باش تێچووی ئەم کەسێک کە بێوێ خاتونێک کوڕێکیش بۆ لەوانەیە ئافرەتی ئەوروپیا زەواجی کردو ئافرەتەکە کوڕەکە ئەو کاتە ڕاکێشە تێچووی ئەم بابەتە لێرە لەوان لیڤڵەکانیشی جیاوازەوە باست کرد بەس بە شێوازێکی گشتی تێچوویەکی زۆری هەیە یا باشە وەکو کۆرسەکان تێچووکی ئەوری نییە بڵێن بۆم دابین ناکرێت و یان زۆر زەحمەتە و زۆری تێچێت و ئەمانە بەڵام بۆنەوەی هەیە ئەگەر ئاستەکەت کەس بلاوچە لە باتی بە کۆرسە دەرچی بێ بە 2 کۆرس بێ بە 3 کۆرس هەستەکەی گرامەری سفرە هەستەکەی سپیکینی سفرە لەم کاتە تو پێسا زیاتر ڕاهێنانی لەگەڵا بکەیت و هەروواکردنی امتحانەکەش لەلایەن حکوومەتی بەڕێتانەوە پارەی بۆ دانراوە ئەوە نییە بڵێ وەڵام من ئامادەکەم و ئەچم بە خۆڕایی امتحانەکەم حکوومەتی بەڕێتانە امتحان مەکان نەخێر لانی کەم بێت $250 حتا زیاتریش بێ بپی جۆری امتحانەکە و ئەستی ئەو تاقیکردنەوەی بەریتانیا لەکوێیە ئۆنلاینە یان لە سەفارەت بەڵێ لا بە ئۆنلاین نەکرێ لە پەیمانگەی ئینتەرچەیت عەقدیان هەیە و ئیشان بکەن مامۆستا ئەم بابەتە تا چەندێک ینی گرنگی پێدراوە کەسێک بۆ منە کاتێک پێویستێکی بێ بەم بابەتە ینی چەندێک لایەنی باشەیە کە بتوانێت سەردانی بکە بۆی بەتەواتی ئەم ئینگلیزیە فێر بێ بۆ تاقیکردنەوە شیاو بێ کە ئەم تیا دەربچێت وەڵا سوپاس بخوایستە ژمارەیەکی زۆر مامۆستا بەڕێزەکان مامۆستای زمانی ئینگلیزی بوونەتە ڕاهێنەری ئەم بوارە وەروە زۆر پەیج و بابەتی ئۆنلاین هەیە کە ئەتوانی ڕاهێنانکردن وەرگری بۆ ئەوەی بتوانی تەکنیکەکانی وەڵاممانەوەی ئەم پرسیارە وەرگری بەڵێ سەرچاوێکی زۆر بەدەستە هەتا ئەگەر تۆ ئینگلیزیەکە و شەباژە بۆ خۆ دەتوانی سامپڵ تێسێ لە ناو یوتیوب بچی سێرچکەی جوان وەکو چۆن ئەو ڕاهێنانەکە تۆش ڕاهێنانی لەگەڵ بکەیت و ئیمتحانی خۆت بکەیت مامۆستا ئەوانەی کە مامۆستای زمانی ئینگلیزین هەمویان دەتوانن وەکو جەنابەت ڕاهێنەر بن یان جیاوازی لە مامۆستای ئینگلیزی لێرە بۆ ئەم بابەتە بۆ ئەم تاقیکردنەوەی لێ هاتووە ینی ڕاهێنەرایەتەکەی یا بڵێن شێوازی وانەوتنەوەکی جیاوازتر بەڵێ دوو بابەت هەیە لە زمانی ئینگلیزی پێوترێت تیچین و هەروە پێوترێت ترینین تیچین زۆر فەرقی هەیە لەگەڵ ترینین تیچین ئەوەی من بابەتێک شەرحکەم و تۆ تێبگەیت و وەریت و تۆ بەڵام ترینین ئەوەی من دەستی تۆ ئەگرم کە لاسایی من بکەیتەوە ئەتوانین بڵێ ترینین خۆشتریشە چکە هەروەکو چۆن تۆ کەسێک فێری شتێکەکەی ئەمەش فێریەکەی بەڵێ هەموو کەس ئەتوانێت ئەم ڕاهێنانە بەخەڵکە بەڵام شتێک زۆر مهمە ئەویش شارەزابوونە لە جۆری پرسیارەکان شارەزابوونە لە با بڵێن شێوازەکانی ئیمتیحانەکە چی پرسیارە لێ ئەکات چی ئەهێنێتەوە ئەو تیکنیکانە چین کە تۆ ئەبێ بیزانین بۆ ئەوەی بگەی بە وەڵامەکە بە زووترین کات چکە لە ئیمتیحانانە شتێک زۆر مهمەش پێترێ تایم مانجمنت واتە بەڕێوەبردنی کات ئەوە نیە بۆ خۆت بڵێ وەڵام من پاڵەیەمەوە تر کەی تااقەتم هەبوو جوابی ئیمتیحان نەخێر بۆ نە لێرایەک دەخەوسی چرکە کاتە هەیە لێرە بۆ لە ئاسەباڵەکانی میزە 1 سعات کاتە هەیە بۆ ڕێدین لەوانەیە بڵێ وەڵا 1 سعات زۆرە بەڵام موسێ 4 پاراگرافەی ئەکادیمی با بڵێن ئاڵۆزی هێناوەتەوە بەڕاستی هەیە 2 سعاتیش تەواو ئەبێ يعني تایم مانجمنت زۆر مهمە
مامۆستا شارەزایی ڕاهێن خوێندکارەکەی پێ بکات. باشە باست لەوە کرد کە جیاوازی هەیە بۆ منە کەسێک بۆ هاوسەرگیری بێ کەسێک بۆ زۆر جیاوازی هەیە. جیاوازیەکان چین ئایا تەنها لە ڕووی پرسیارەکانەوە یان ئەوە تا جیاوازیەکی تریش هەیە؟ جۆری امتحانەکانیان جیاواز ئەوەی بە ڤیزەی هاوسەرگیری ئەچێت تەنها لە سپیکین و لیسینیان امتحانەکرێت، یعنی تەنها قساکات و وەگوێ ئەگرێت لە چیرۆکێک دوای پرسیارەکە لەسەر چیرۆکەکان لەسەر شتی ڕۆژانە پرسیاریەکە بەیانیان چێکی دوانی ئۆڕانچێکی ئیشە چی حەزە لە چ خواردنێکە ئەمە بۆ ئاستی ڤیزای زەواج. بەڵام کە ئەچێتە خوێندنی باڵاو ئەکادمی و ئایلتس ئەکادمی و جنرال ئایلتس و سکیلز فۆر ئینگلیش لە چۆن لقێکە ئیمتحانەکە بۆ نموناڵی وەرە ڕایتینم بۆ بکە، وەرە ئیمێڵێکی ئەکادمی بنووسە، وەرە لێتەرێکم بۆ بنووسە. ئەمانە فەرقەکە ئەبێت تۆ بتوانی بە ئەکادمی بە ئینگلیزی بنووسی. ئەیش بەڕاستی بۆ وڵاتی خۆمان کەمێ زەحمەتە، چکە ئێمە نەمان نووسیوە بە ئینگلیزی، تا ئێستا کێ وتارێکی ئینگلیزی نووسیوە. ئەمە زەحمەتە. اینجا مەرج و با بڵێن شتی خۆی هەیە، ئەبێت خاڵبەندی بە جوانی دانەی لەکوێ پرسیار نیشانەی پرسیاردانی لەکوێ خاڵدانی لەکوێ نیشانەی پرسیاردانی دەست و خات سپێڵ ئەمانە زۆر مهمە. باش خات و شاناوە ئێستا گەر کچێک کوڕێک بینەری بیسەری ئەم بەرنامەی ئێمە بێ یا دوای لە تۆڕە کۆمەڵایەتەکان بیبینێتەوە بیەوێ سەفەرێکی بەریتانیا بکە بەهۆی زەواجەوە بێ بیەوێ نقطەی ستارت لە چۆ دەست پێ بکات چۆن خۆی ئامادەکات لە چی بە ئاستی ئینگلیزی خۆی بزانێ. بۆ نمونە من خوێندکارم هەیە لە مامۆستا من ئەمەوێ بۆ نمونە 23 امتحان کەم، بەڵام کە من تێستێکم ئاستی ئینگلیزیەکەی سفرە. تا 23 ئامادە نابێ. بەڵێ ئامادە نابێ. هیوایە بە بڵێن کە لە ڕقیەکە و ئینکارێکاڵێ من هەرچم ئەچێ ئەکەوێ بۆ 950 دلاری ئەڕوا بە سەری امتحانەکە دیسانەوە با بڵێن ئەکەوێت و لایەنی دەرونیشی معناتی دابەزێ باوەڕی خۆی دووەمی هەیە. بەڵێ ئەتوانێت بەردەوامی فرسەی سێم و چوارەمیش بەڵامەوە هیلاکە بێت و سەرفی مادیشی زۆرە. باشە لە ڕووی منهەجەوە ینی بۆ نێسم کە لە قوتابخانەکان بەڵێ منهەجی تایبەتمان هەیە بۆ ئەمە جیاوازی هەیە منهەجەکەی. بەڵێ هەر ئیمتیحانی پرۆگرامێکی تایبەت بە خۆی دانراوە و جۆرەها ئیمتحانیشمان هەیە. بۆ نمونە هەیە لە وەڵام من حەزم لە ئایلتس نییە وەرە لانگویج سەرچکە، وەرە سکیلز فۆر ئینگلیشکە. هەندێک شێوازی ئیمتحانەکان جیاوازی هەیە بەس بەگشتی زۆربەی قبوڵ کراوە بۆ معاملات. بابێنە سەر تەقدیمی مانەوەی هەمیشەی زۆر باسمان لە زەواج کرد با تۆزە دوورکەوێنەوە لێی بۆ تەقدیمی مانەوەی هەمیشەی لە وڵاتی بەریتانیا ئەم تاقیکردنەوەکی چۆناییە لیڤڵەکانی چۆناییە تەبەن لە چاو زەواجەکە لەوانێت جیاواز بێ. بەڵێ کەمێ جیاوازی هەیە بۆ داواکردنی مافی هەمیشەیی کە بریتە لە بریتن سیتیشنشیپ ینی با بڵێن ڕێگەزنامەی بەریتانی پێویستە ئەو کەسە لە ئاستی بیوانە ئیمتحانکان لە بەریتانیا بیوەن. بەڵێ چونکە لێرەوە کە ئەڕوا ئەیوەنەکە ئەیوەن بۆ زەواج. بەڵێ بیوەن بەڵێ بۆ مانەوەیە. بەڵێ لە بەریتانیا لێرەوە کە ئەڕوا ئەیوەنەکە ئەچێتە وڵاتی بەریتانیا پاش 2 ساڵ با بڵێن 2 ساڵە ئەتکیت نیم چکەوان خۆیان ئەزان لەوێ ئەیتوو بکات چکە بەڵێ ئەموو کاتێ ئەبێ ئەبدەیتی کاتەوە زمانەکەی اینجا مافی مانەوەی پێدا لە کۆتا جارە بیوەنەکە ئیتر مافی مانەوەی پێدرێ کابێ مەرجە ئەمە. بەڵێ مامۆستا لە ڕووی جیاوازی نێوان وڵاتەکانەوە بۆ وڵاتی بەریتانیا جیاواز لە وڵاتەکانی تر ئەم تاقیکردنەوەوان ئەنجام بدرێ. هەندێک وڵات هەیە پێویستی بە زمانی بیخوێنی کە ئەچیت پێویستی پێ نییە. بەڵێ بەڵام بۆ وڵاتێکی وکو بەریتانیا مەرجیدانە وڵاتێکی وکو ئەڵمانیا مەرجیدانەوە چ بۆ هاوسەرگیری و چ بۆ لایەنی خوێندنی ئەی بۆ کەنەدا و ئەمریکا. بۆ کەنەداش هەندێک جار مەرج هەیە بەڵام زۆر زانیاریم هەبێت لەسەر بەریتانیا زیاتر هەمە. زۆر باشە. مامۆستا کاتێک ئافرەتێک یان پیاوێکێتە لای ئێوە بێگومان زۆر پەلەیەتی ڕەنگە ڕاڕابیان هەمویان پەلانە هەمووی بە حکومەی وڵاتی خۆیان بەداخۆ بەبوونی قەیرانی دارایی و دوکەوتنی موچە و خراپی باری گوزەران زۆربەی ئێستا لێشاوێکی زۆر هەیە سەفەرکردن بۆ دەرەوەی وڵات و خەڵک زۆر بەهۆی ئەوەی لە بلاڕوسیا ئەو حاڵەتە ناخۆشە بوو وەرەوە ڕێگەی قاچاق و ڕێگەی ئاوی ئەوانە ژمارێکی زۆر بەداخەوە مردنی کاڕوویە ئێستا خەڵک ڕووی کردۆتە سەر لایەنە یاسایەکە کەش بە شەی فەرمی بڕوە. بەڵام چەندێک گرنگە پشودرێژیە بۆ ئەو کەسانی کە وەڵی سەبرکردن زۆر مهمە چکە هیچ شتێک بە ئاسانی ناڕواوە بەڵێ ینی سەیرەکەم من خوێندکارم تەمەنی 30 ساڵە هەموو تەمەنی کاتی بە فیڕۆیا بتەمای لە ماوەی مانگێکا دەرچێت لە ئیمتحانێکی ئەکادیمی ئەم بەڕاستی نازانم وەکوێ بڵێ من ئەمێ لێرەوە بازم بەیەک دەقە بگەمە لای ئەو مێزەی تر نابێ ئەزێت پێگاویش دەرنەچوونەکەیە. باش ئەو بەشدارانە ئەو فێرخوازانەیە یەنە لای ئێوە بێگومان دوو ڕەگەزن نێرومێ ئێوە سێ کەسینەوە ئێوە زیاتر بەڵام کام ڕەگەزە بەڕاست وەکو بڵێ ئیسیجابی باشترە بۆ خولەکان بۆ ڕاهێنانەکان و لە تاقیکردنەوەکەشا سەرکەوتووە بن.
ئەگەر ئیسە بڵێم کچان ئەڵێ من فێمینیستە وەڵاهی زیاتر ئاستی خۆی دەورە بینێ ئیسە من تەلەبی کوڕم هەیە ئام کچەکان لە برۆی جدین تۆزەیەها خەمخۆرن کچەکان زیاتر ینی کوڕان جدینی وەڵاهی هەنێکیان هەر زمان خوێندنیانێ ئێستا تەلەبە کوڕەکانم عازیز دەبن ئەگەر باسی کەم بەڵام زیاتر کچ مامۆستا لە فێربوون و فێربوونی زمانە بەین پێچگەلەوەی تۆ بۆنە بۆ پێویستیەکە تاقیکردنەوەکە تۆچەنە گرنگە خۆشە پەرە بوو توانایەت بدەی بۆ لی هاتوویە بدی یعنی خودی سۆشیال میدیا وەکو ڕاهێنان یان چۆن بەڵێ پێچگەلە لەوانەکان کەی خوێنێ خۆشی هەوڵبان ڕۆژانە بۆ مێسە بتأكيد يعني بونا من خوان كارم هي بداخوا حتى كاتي كورسكا يعني شاي بإنجليزي ناكيا مطالعة ناكا جيل سامبل تيست كثران قليل ما مصاقش بكات بلا دويش كاكا أجري ولا بطاقة منابي يعني بونا دس أقول لما مصايك تروتش بما مصايك لبي مانجا كتوتش تلبم هي بينش بي مانجا كدو هر كوتو بو خلالك نادو زيتو إشكالك خويتي كأسيس ماني إنجليزي كلاوازا هون خلى بروزوزو مهم مرجع فێرخوازیان ئەوەی کە ئێوە بچێ بۆ وڵاتی بەریتانیا ئیلا بێتە پەیمانگایەک و لای ڕاهێنەرێک و مامۆساگیان بەهۆی سۆشیال میدیا و یوتیوبەوە ئەو بابەت و دەرسانەی کە هەیە ئەتوانێت ئۆنلاین خۆی بەبێەوەی مامۆساییش بێ گویان لێ بگرێ و سەیری بکات توانشتیوە ئەگەر ئەستی بەڵێ ئیمتیحان لە قازان جیۆ نیم پرسیارەوە حەزەکەم نانا ئاساییە یارمەتی زۆر خەڵکیشمانیا لە بوارەوە وەڵاهی بۆ ئیمتیحانە ئاسانەکانەوەی A1 و A2 بەڵێ ئەو کەسی خۆی ئاستی ئینگلیزیەکەی کەمێک باش بێ ئەتوانێت خۆی با بڵێن ڕاهێنان بکا بە خۆی هەرسەی تێستەکان کە بۆ نەڕۆژانە خۆی وەکو ئەو ئیمتیحانی خۆی بکە ئەتوانێت پاس بێ بەڵام بۆ ئیمتیحانێکی و ئایلتس ئەکادمی و ئەمانە ئەگەر خۆی زۆر بەتوانانە بێ زەحمەتە ئەکەوێ چکە چەند تەکنیکێکی ئیلا ئەبێ بخوێنێ بۆ ڕیدین بۆ لیسنین بۆ ڕایتین ئەوە ئەبێت مەرجە ڕاهێنەرە ڕاهێنانی پێ بکات باشە مامۆستا ئەو کەسانی کە بوون ئەچن بۆ دەرەوەی وڵات بوون بەتاک ئەم بوون ئیمتیحانانیان جاری وایە پێویستە هەموو خێزانەکە ئەم تاقیکردنەوەی ئەنجام بدەن ڕاستە پرسیارێکی جوانە هەندێک ئیمتیحانمان هەیە وەکو ئایلتس لایف لە بینی دوو کاندیدایە بۆن تۆ لەگەڵ کاکدانا ئەڕۆن بۆ دەرەوەی وڵات باشە لەم ڕۆژە ئیمتیحانتانێ هەردووکتان وەکو ڕکابەرێک دائەنێن تقریبا وەکو ڕکابەر نابەزە وەکو گفتوگۆیەک لە بینانان دروستەکە منیش وەکو شتێک سەرپەرشتیتانەکەم وەکو ئیمتیحانەکە پرسیارەکان تەرحەکەم ئەڵام دوی تۆ سەبارەت بەوە پرسیاری لێ بکە دوی تۆ بزانە ڕۆژی چەند ئیمێڵە نێرێ دوی تۆ بزانە حەزی لە چ وەرچەکە گفتوگۆیەکەکە لەم کاتە ئیمتیحانکەرەکە سەرپەرشتیانەکە بزانم هۆنیای ئینگلیزیەکەی چۆنە بزانم کە دانا ئینگلیزیەکەی چۆنە هۆنیا خەڵکی گرامەری هەیە ئەم ئەتوانێت چاری بکە قسە بکە ئیدامە بە گفتوگۆکە بە بەڵێ هەندێک ئیمتیحانمان هەیە لە بینی دوو کاندید و ئێگزامینەرەکایە هەندی ئیمتیحانمان هەیە نەخێر هەر مامۆستاکە و خوێندکارەکەیە باش ئێمە لە ساڵانی ڕابردووە بەشێکی زۆر لە دایک و مام و خاڵ و پور و کەسە بەتەمەنەکانی ئێمە زمانێکی عەرەبی باش فێر بوون تەنها لە سەیرکردنی فیلمە عەرەبیەکان بەتایبەتی زمانی میسری ڕەحمەتە لێ ئێستا تا چەند سیرکردنی فیلم و تا چەند متابعەکردنی بابەتی ئینگلیزی هاوکار و یارمەتی دەرە بۆی کە تۆ زمانەکە بەرەو پێش بچێت و لای تۆ زووتر فێری ببی من پێش هەموو حەزەکەم ئەزمموی خۆم باسکەم لێتان ناشارمەوە من کە جامیعەم تەواو کرد بەشی زمانی ئینگلیزیم نازانی ڕەنگە سیر بێت سەرڕای بەشەکە و ئینگلیزی 4 ساڵیش خوێندووتە سەراحەت لێتان ناشارمەوە ئەو ئینگلیزیم نازانی کەیسە ئیشی پێ بکەم بۆ چکە منهەجی ئێمە ئەمنە معقەدە ئەمنە ئاڵۆزە ئەمنە نەگونجاوە هیچ یارمەتی دەر نیە بۆی فێری زمانەکە سێرەکەی گرامەرێکی ئاڵۆز و مۆرفۆلۆژی و نازام چی و پێڵەکەدا کە جامیعەت تاوەکەی سەیرەکەی 4 ساڵی تەمەنە ڕۆژە بەڕاستی ناتوانانی محادەسەیە بکەی لەگەڵ بیانیەکە لەگەڵ کورتێکا کە لێوێ ژیاوە من بە منهەجی فێربوونی زمان فێربووم و هەروەها یوتیوب و ئینتەرنێتیش زۆر هاوکاری کردوم زۆر گرنگە ژینگەی بۆ خۆ دروستکەی با بڵێ ئینگلیزی بێت چ تایبەت ئەو کەسانی کە سەفەرەکەن بۆ من دایما ڕێنمایانەکان هەموو چەناڵەکانیان بکەن بە ئینگلیزی چکە بەڕاستی پێویستە بە ژینگەیەکی ئینگلیزیە بەیانیانە ڕۆی بۆ ئیش بە سیارەکەت لەسەر ئینگلیزی بێ بۆ تۆڵەی من کاتم نیە ئەمانە با لەسەر یوتیوب بیکەرەوە بخۆت ئیشەکانی خۆت کە بەعزە ئیشێک ئەتوانی گوێ بگریت و با بڵێن تەرکیزیش کرد ئەوە زۆر میما ژینگەکەت ئینگلیزی بە با ڕەفیقەکانە باڵێن هەدەفی زمانی ئینگلیزیان هەبێ ئەگەر بەتەمای دەرەوەی وڵاتیان فێربوونی زمانیت مامۆستا کە باسی ئینگلیزیە کرێ سەر باسی ئینگلیزی بەریتانی و ئەمریکیەکە باڵێ ئەکسێنتی جیاوازی هەیە بۆ کەسێکم تاقیکردنەوە ئەنجامەیە ئەوە نقطەیەکە خەڵک زۆر کێشەی هەیە بەڵام با بڵێن بە هەڵە تێگەشتون ڕاستی ئینگلیزی هەر ئینگلیزیە تۆ گەر تۆ ئینگلیزیێکی ڕێک و پێک بزانی خەڵک کێشەی لە لەگەڵای ئادی با بزانم هۆنیاخان ئەکسێنتەکەی بەریتانیە یان ئەمریکیە یان ئوسترالیا بەڵێ بۆ نمونە ئەو لێرا بە گەرات شتێکەڵێ
بەڕێتانی شتێکی پێڵێ ئەمریکی بۆ نەبا شیرینی و بسکویت و شت شتێکڵێ بەڕێتانی شتێکی تری پێڵێ بەڵام علاکولین خۆ هەر تێگەن ئیسا ئێمە لە زمانی هەولێری تێناگەین لە کەلاری تێناگەین لە چۆمچۆماڵی تێناکەین لە قەڵاتێت تێگەین بەڵام کۆمەڵی جیاوازی سە بۆ نمونە قەڵاتزێگە قسەکڵە دەڵێ و کەرکووکیەگە بڵێ پەرداخەوان بۆ بێنەڵی گڵاسی ئەوان بۆ بێنە خۆ هەر تێگەین لیان بم شەیە بەڕێتانی و ئەمریکیش هەروە هەیە بەڵام لە هەورامی و لە بادینی بەڵێ هەر نەمێرە باسی بەڵێ هەندێک شێ دەق و دەق جیاوازە بەڵام ئینگلیزی هەر ئینگلیزیە تۆ ئەکسنتەکەت ئەگەر ئینگلیزیێکی باش بێت ئەکسنتەکە ڕێکوپێکی کێشێکی واد نییە بەڵام بۆ ئەمە باشتر وایە دراسی پرۆگرامی بەڕێتانی بکەیت باش مامۆستا ئەڵەن و کەسانی کە بوون خوان زمانێکە زان ئاسانترە توان فێری زمانێکی یان ئەو کەسانی کە بوون زۆر متابعەکەن پێت وایە بۆ فێربوونی زمانەکە ینی بامەش دەرفەتێک بێت کەسە بێدەنگەکان تۆزێ درەنگ ئەومە بەسی خۆیەتی ئەوشکە خۆی زمانی باشی عەربیە زانێ بڵێ ینی ها من ئەتوانم زوو فێری ئینگلیزی بووم خوێندکارم هەیە لە دەروی وڵات بۆنە 5 ساڵە لە بەریتانیا تا ئێستا ناتوانێت ئینگلیزی قسە بکات ئەترسێ شەرمەکە ینی مامۆستا منیش دەیمەڵەوە تێگەیشتنەکە کێشەنیە بەس قسەکردنەکە زۆر کێشەیە ینی خەڵک زۆر لە هەڵاترسێ جابا من هەڵە بکەم چیتە ینی خۆیان ئینگلیزیەکان ینی ئەسڵەن بۆ ئەوانی ئینگلیزیە زان ئەبێ بە نوکتەها زۆر خۆشە ئەوانی کە فلیپینی و خەڵکی وڵاتانی دیکەن کێن فێری کوردی و قساکەن زۆر حەزەکەی ئەسڵەن گوێیان لێ بگرین مشکلەیەک نیە گرنگەوەی تۆ پامەکەی خۆت بگەێنی ئیشەکەت بڕوا بەڕاستی هەڵاکردن ئەوە شتێکی گەورە و عیبە نیە لای بەزووی لای خۆمانە بێتە مای پێکەنین و ئەو شتاکی نامە بۆ شێوەیە نییە عەرەب قساکە یارمەتیش تەیە لەگەڵی کە تێ فێری عەرەبی بی نەگاڵتت پێکانە پێەکانێ بە هیچ شێوەیە بەس ئێمە تۆزێک کەسێ زمانی چەوت بە یەکسەر بزێگەکەین و عنی هاتۆ نیشانێکی پرسیارە لەسەرە مەڕاستی بامەلاوین زۆر بەڕێز خات و شانا و کازم ڕاهێنەری تێستەکانی زمان سواز بووی کە لەم دەرفەتە لەگەڵ کاسمان سپاس بژیت